ئەگەر حکومەتەکەمان حکومەتێکی چاک و عەدالەت بوایە نەک ماڵی بەرمیلێ ماڵی 10 بەرمیلی شێداینێ وانە چونکە ئێمە ژێر زەویەکەمان هەمی نەوت و گاز و غاز و ئەوەی خۆمانە بێ بە 20,000 بیسێنی ئەوەکە ژیانە تۆ لە هەر منتیقەیەک و تەنکەرێکی بۆ بنێریت و خەڵکێکی تر چاوەڕێ ناکرێت کاکە ئەوە پیلانی خۆیەتی بۆ ئەوە واکە لەو میلەتەکە و میلەتە برسی ببێجاکە برسی بوو هەمی تەسیمە بێوانە ئەگەر تێربین غەڕاین بەشێک لە گرژیەکان ڕەنگە پەیوەندی بەوە بێ کە ماوەیەکی زۆرە نەوت دابش نەکراوە خەڵکیش چاوەڕێی ئەوە بن بڕەنەوتی ئەم ساڵ وەربگرن و ئەمە یەکەم وەجبەیە کە لە ئەم ساڵا دابەشەکرێت کە بەشی 5,000 خێزان بوو ئەوەی کە ئەمڕۆ دابین کرابوو بۆ قەزاکەمان. شەو بڕیار وابوو شێخان نەوت وەربگرێ بەڵام دواتر بڕیارەکەیان گۆڕی هاتن ئەم بەرمیل ئەم تەنکەرانیان دابشکی بەسەر چەند منتیقەیەکە ئەمەش بەڕاستی جێی دڵخۆشکەری نەبوو تۆ لە هەر منتیقەیەک و تەنکەرێکی بۆ بنێریت و خەڵکێکی تر چاوەڕێ ناکرێت کاکە ئێمە وتمان با شێخان وەریگرێت دوای شێخان کوڕە حەسا کاکە با حەسا وەریگرێت شێخان بۆی کە کاکە خەڵکێ لە ئیش و کاری خۆشی نەبێت بەڵام ئەم بەرنامەیان نەبوو هاوردی ئەم تەنکەرانیان دابش کرد هەر تەنکەری بۆ شوێنێکی ناردیان ئەمەش بۆ خۆی بەڕاستی ئیشێکی باش نەبوو. ئەم حکومەتە بیان بەدەست منەوە ئەکە من هاوڵاتێکی سەیسایەقم و ئیشی کرێکاری یەکەم وەڵایی لەوان باشترەی بەم بەڕێوە ئەزانی ئەوەی پیرە لە ماڵۆیە معاشێکی بۆ بڕمەوە چونکە پارەکەمان زۆرە و هەموو ماڵێک هەموو مانیە بەرمیلێ نەوتیشی ئێمە هێشتا لێمان زیاوە ئەزانی ئەوە تا ئەوەی لێکرێت بەوەی دوو ئیدارەی و ئەوەوە ئەوە پەخشان و تەخشانەکەن هەرێک بۆ خۆیان و ئێمەی لێرە ئەوە تا هەمی وێساوە بۆ بەرمیلێک نەوت خوا عیب نییە ئێمە نەوتی هەموو لە هەموو وڵاتێک دەوڵەمەندترین لە نەوتاوایە بۆ بەرمیلێ نەوت دووەسین بدە بەخوا بێ کار بەدەستەکان نەکا ئەو قسانەیە بینن خۆیان تەریق ببنەوە بەس بە عەلاسە. ئەسوانن بیان بە 50,000 بەس نایدەن لەبەر ئەوە خەڵکە مستەحقەکە بۆی وایان دیەکەن خەڵکەکە خراپە ئەمجا کاکە حکومەت چییە وەڵا بەلا دوو کۆمپانیایە سەریان کردێ بەیەکە ئەیفرۆشن و ئەیخۆن ئەنها کابرای نەوت فرۆشە لێ وەڵای ئەگەر ئەمانە بێڵنی بە 50,000 سێنی. بەشێک لە گرژیەکان ڕەنگە پەیوەندی بەوە بێ کە ماوەیەکی زۆرە نەوت دابش نەکراوە خەڵکیش چاوەڕێی ئەوە بن بڕەنەوتی ئەم ساڵ وەربگرن و ئەمە یەکەم وەجبەیە کە لە ئەم ساڵا دابەشەکرێت کە بەشی 5,000 خێزان بوو ئەوەی کە ئەمڕۆ دابین کرابوو بۆ قەزاکەمان و تەواوی سنوورەکەی ئێمە 21,000 خێزانی تیانیشتەجێە کە زیاتر لە 4 ملیۆن لیتری پێویستە و ئەو بڕێی ئەمڕۆ دابین کرابوو 1 ملیۆن لیتر بوو لە ئێستاشا لە هەوڵی ئەوەداین کە بتوانین ئەو بڕەنەوتەی هاتووە دابش بکرێ بە جۆرێک کە خەڵکی ئەم شارەی ئێمە سوودمەند بێلێ و پرۆسەکەش بەردەوامە بێ هەر ئەمە یەکەم وەجبە نییە بە جۆرێک لە هەوڵاین بۆ ئەوەی کە ئەو بەشەی تریش کە ئەمێنێتەوە بە بەردەوامی بۆمان دابین کرێت تاوەکو تەواوی سنوورەکە سوودمەند.